پرۆژەیەک کە تێچووەکەی 200 ملیۆن دۆلار بوو لە چاوتروکانێکدا کۆمپانیای وەبەرهێن مایەپووت بوو. ئەوە کاری مایەپووتبوونی کۆمپانیاکە چی بوو؟ کۆشکە نەفرەت لێکراوەکان پڕ تێچووە بەکار نەهاتووەکان. ئەم شوێنەی دەیبینن بە ناوچەی کۆشکە نەفرەت لێکراوەکان ناسراوە کە یەکێک بوو لە گەورەترین پرۆژەکان لە وڵاتی تورکیا. دووچاری شکستی گەورە و مایەپووتبوون هاتەوە. بیر لەوە بکەرەوە خەونێکت هەبێت بۆ ئەنجامدانیشی 200 ملیۆن دۆلارت خەرج کردبێت. پرۆژەکە لەوەدا بێت کە سەرکەوتنێکی باش بەدەست بهێنێت، بەڵام لە ناکاو ئەو خەونە دەڕوخێت و هەموو پرۆژەکەت شکست دەهێنێ و مایەپووت دەبیت. ئەو کات چی دەکەیت؟ ئەم پرۆژەیە لە ساڵی 2014 دەستی پێکرد. شێوازی خانووەکانی لەسەر شێوازی کۆشکەکانی دیزنی بوون، بەڵام بەشێکی کەمی لێفرۆشرا. دواتر بەهۆی چەند هۆکارێکەوە بەشێکی زۆر لەوە بەرهێنەرەکان کشانەوە. ئەوە ژوای کرد کە کۆمپانیاکە بە 26 ملیۆن دۆلار قەرزار ببێت. ئێستا بابزانین هۆکاری شکستێنانی ئەو پرۆژەیە چی بوو؟ شارزایان هۆکاری شکستەکەی بۆ چەند خاڵێک دەگەڕێننەوە. یەکێک لەوانەش ئەوە بوو کە بیرۆکەی پرۆژەکە لە ناو بازاردا پێویست نەبوو. یەکێک لە هۆکارەکانی شکستێنانی ئەو جۆرە پرۆژانە ئەوەیە کە خاوەن پرۆژەکان زیاتر جەخت دەکەنەوە لەسەر پێشکەشکردنی بەرهەمێک یان خزمەتگوزاریەک کە هیچ خواستێکی گەورەی لە بازاردا لەسەر نییە. ئەمەش دەبێتە هۆکاری مایەپووتبوونی. هەروەها لاوازی شێوازی پلاندانان یەکێکی ترە لە هۆکارەکان. زۆر جار خاوەن پرۆژەکان بەهۆی ئەوەی دەستێکی باڵایان لە بوارەکەی خۆیاندا هەیە پێیان وایە کە هیچ پلانێک بۆ کارەکانیان پێویست نییە. ئەوەش ئاڵەیەکی گەورەیە و بەرەو مایەپووتبوون دەیانبات. بناغی هەموو پرۆژەیەک بریتیە لەو گروپەی کە کاری تێدا دەکەن. بۆیە دابینکردنی باشترین گروپی کارکردن بە یەکێک لە گرنگترین هەنگاوەکان دادەنرێت، چونکە هەموو پرۆژەیەک لەسەر شانی ئەوان بەڕێوە دەچێت. گەر لێهاتوو زیرەک بن ئەوە بێگومان پرۆژەکە زیاتر بەرەو پێشەوە دەچێ و شکست ناهێنێت. پێشگوێخستنی کڕیارەکان بە یەکێک لە گرنگترین هۆکارەکانی شکستێنانی پرۆژەکان دادەنرێت. بۆیە دەبێت هەوڵ بدرێت کڕیار پشتگوێ نەخرێت. لە هەمان کاتیشدا باشترین و کوالیتیترین خزمەتگوزاری پێشکەشی کڕیارەکان بکرێت. بە پەیڕەوکردنی ئەم خاڵانە لە هەر پرۆژەیەکدا دەتوانیت سەرکەوتنێکی بەرچاو بەدەست بهێنیت.